میوانێک من هەیە دەزدەتر لە ژوان بپرسم و ji aliyekî îran dibêjîtin bû cengek şerekê dirêjxan amadeyne divê beynê da ku Herêma Kurdistanê yek fîşek bû ser axa Îranê nehatiye havêtin nemetêye û nemejêye bûçî em qurbaniyê bideyn ev ca dahatûyê vî cengî bi taybetî berfirehbûna bazineyê cengî vaya Fransa dibêjît hatime nav welatên xelîcî dibêjin amadeyne em çavarê çi bikeyn aya bi tinê ji navçûna rejêmekê yan jî ممكنة شرعي جهانية سيام هرتش ممكنة دي شريدة هجاية سرهنگ حما سعيد ريفا بري برنامج روشالات ناوين لبيمانجها أمريكي بو عشتية لفيرجينيا ميفاني من هجاية سرهنگ تبخيرات يا كردستان 24 سباز بو أماده بونا هوا برأياتا قافا إيران دبيجيتن أم بو شراكة دريش خان أمادين أرمان جوان چيا ئەم کاتان باش سڵاوم بۆ بەڕێست و بۆ بینەرانی ئازیزیش بێگومان ئێران و ئەمریکا ماوەیەکی زۆرە کە هەڕەشە لە یەکتری ئەکەن کە ئەم شەڕێ کە ئێستا بەرپا بووە هەر کەسە و قەناعەتی وایە کە ئەمریکا قەناعەتی وایە بە خێرایی ئەیباتەوە ئێرانیش ئەڵێت شەڕەکە زۆری پێچێ بێگومان ئەزمموی 47 ساڵی ئێران پیشانیاوە کە توانای خۆڕاگری زۆرە بەڵام ڕاستیەکە شێوەیە ئێران بەم شێوەیە هێرشی نەکراوەتە سەر لەبەرەوە ئێرانیش نازانێ و ئێمەش نازانی کە توانای بەردەوامبوونی چەنە چونکە ئەگەر بەرەی ناوخۆی ئێران بجوڵێ میلەتەکە بجوڵێ شۆڕەشێکی لە بەرپابکە ئەو کاتە توانای جەنگی دەرەوەی نامێنێ ئەکرێت ئەو توانە سەربازی کە لە ئێستاە هەیەە و پیشانیان ناوە کە ئەتوانن بەرگری کەن تا ڕادەیەک ئەو ڕۆژ بە ڕۆژ ئەمریکا و ئیسرائیل لی ئەن و توانەکانی کەمە بێتەوە شەڕی درێژخایەن ئەگەر ڕژێمەکە بتوانێت خۆی بپارێزێ ئەتوانێت لە شێوازی ناسەربازیەوە بە موشک نیکە بەڵکو بە شێوازی تەقینەوە بە شێوازی کردداری دروستکردنی ناسەقامگیری لە دەرەوەی سنووری خۆی دروستی بکە بەڵام بەم شێوەی ئێستا ئێران بۆ ماوەیەکی درێژ ناتوانێت شەڕ بکە باشە ئەوجا هێژای سەرهەنگ ترامپ دەڵێتن شەڕەکە بە 4 هەفتە کۆتایی دێتن یعنی لەسەر چ پیوەرێک ترامپ پێی وایە لە 4 هەفتە ئەم شەڕە کۆتایی دێت پێم وایە پێوەرەکانی ئەمریکا دووسێ لایەنی هەیە یەکەم لایەنی ئۆپەراسیۆن لایەنیەوەی کە هێزی ئەمریکا ئەتوانێت لە ماوەیەکی دیاریکراوە ئەو کارگەی پیشەسازی دروستکردنی موشک دروستکردنی درۆن دروستکردنی فیشک و ئەو کارگە سەربازیانە دیارە ماوەیەکی دیاری کردووە کە لەو ئەوە نەگەر بەردەوام بن ئەتوانن ئەو توانایەنە تێک بشکێنن بەڵام ئەکرێت ئێران لە کاتێکی کورترە بڕیار با تەسلیم بێت ئەکرێت پاش ئەو 4 هەفتەیە ئەگەر ئێران توانەکانی سەربازیەکەی لە دەستا بێت تەسلیم نەبێت و بەکردداری تر بڵین ناسەقامگیری دروستکە ئەو 4 هەفتەیە ینی وەکو پێم وایە شتێکی ڕەمزیە شتێکی دیاریکراو نییە سبینێ سەرۆک ترامپ ئەتوانێت بڕیار با ئەگەر ئێران بڵێت تەواو تەسلیمە بین بەڵام پێم وایە کردە سەربازیەکان تا ئەو کاتە بەردەوام بن کە مەترسیەکانی ئێران کە لە ڕووی سەربازیەوە تێک بشکێنن کاتێ هێزی دەریایی کە کاتێ هێزی موشکی هێزی درۆن چونکە هەر سیستمێک بێتە سەر حکم نە ئیسرائیل نە ئەمریکا نە وڵاتانی ناوچەکە متمانی پێ ناکەن پێم وایە ئەگەر تەسلیمیش بن ئێستا هەموو توانە سەربازەکانن هەر تێگەشتێنن باشە هێژای سەرهەنگ مەسەلەن ئیران دەڵێتن ئێمە تەسلیم نابین و بەرگێری لە شارستانیەتی خۆمانی 6000 ساڵە دەکەین ترامپیش ئەڵێ بە 4 هەفتە ئەم شەڕە کۆتایی دێت لەم نێوەندەدا ئایا پێتوانیە ئیران بە تەنێمەوە و لە کۆتاییشدا مەجبورە تەسلیم ببێتن تەسلیم بوون بە چواتایەک بێگومان ئێستا ئێران زۆر تەنیایە ڕاستە هەنێک هاوکاری هەیە هەنێک بڵێن شەریکی هەیە لە ناوچەکەیە چ ئەو گروپانی لە عێراقن یاخود حیزبوڵڵا یاخود حوسیەکان بەڵام ئەمانە توانای درێژخایانی بە شەڕێکی درێژخایانیان نییە لەگەڵ هێزی ئەمریکای لە ڕووی سەربازیەوە کە ئاوا لە هێزی ئاسمانی و لە هێزی بڵین توانای تەکنۆلۆژی ئەمریکا لە بکاراتوە لەبەرەوە ئەم شەڕە گشتیە ئەکرێ بوەستێ بەڵام ئەکرێت کردداری تێکدەرانە ئێران بەردەوام بێ ینی ئەگەر ڕژێمەکەی بمێنێتەوە و لە ناوخۆیە تووشی شۆڕش و ڕاپەڕین نەبێ کە مەشغوڵیکە ئەکرێ ئێران بەکاری تێکدەرانە بە تەقینەوە بە کردداری
کوشتن لە وڵاتانی تر کاری ناسەقامگیری دروستکە بەڵام ئێرانیش سەرکردە ئاستێکی زۆر لە سەرکردەکانی لە دەست شووە ئەو تۆکمەیە کە هەی بوو دروستی کردبوو لە چەندین ساڵی ڕابردووە ئێستا لێکترازانی تایە مەرج نییە هەتاکو سەر بتوانن ئەو یەکڕایی کە ئێستا هیانە شەڕ بکەن ئەکرێ لێکترازانی تابێ ئەکرێ وردەوردەکە هێزەکانیان زەعیف بوو نانی ناتەبایی بڕاردان دروست ببێ و ئەوە ئێران لاوااسترکە و ناچار بێ شەڕەکە بوەستێنێ بەڵێ هێژۆی سەرهەنگ بڕیاتە بچی ئیرانێ بەرێ شەڕ بازنێ شەڕ ئەوەندە بەرفراوانی کرد یعنی ئێستا کە ئێمە قسەی تێدا دەکەین بە حساب ئیران هێرشی دا وڵاتی کردووە ئایا ئەمە لە مەسلحەتی ئیرانە؟ ئێران لەوەتی کە ترسی ئەوەی هەیە کە ئێران ئەمریکا هێرشی بکاتە سەر لە چەندین ساڵە وتوێتی ئەو کاتێک کە هێرشی ئەمریکای بگرێتە سەر جەنگ بەرپا ببێ وڵاتانی ناوچەکەش ڕاپێچەکە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە ڕاپێچەکە بۆ ناو ئەو شەڕە ئێستا لە کاتی ترا کەمتر ئەوەی کردووە کە هەستی کردووە کردەیەکی سەربازی دیاریکراوی لەسەر بووە کورت بووە هەستی نەکرۆ ڕژێمەکە لە مەترسیایە لەبەرەوە شەڕەکەی زۆر فراوان نەئەکرد ئەم جارە ئێران قەناعەتی بەوە هێناوە کە ئەمە شەڕە مەزنەکەیە کە ئەکرێ ئەبێ ڕژێمەکەی تا بپارێزێ بۆیە بەرەی شەڕەکەی فراوان کرد بۆ وڵاتانی ناوچەکەی خستە ناو مۆزوعەکەەوە قەناعەتی وایە ئێران یەکەم ئەوانیش بەشدارن ئەبێت زەرەریان پێ بگا دوو قەناعەتی وایە کە ئەو وڵاتانە کە فشاری ئابووری و جەماوەریان بچێتە سەر ئەوانیش بە نەتیجە فشاری ئابووریە خەنە سەر ئەمریکا گەرگەروی هورموز داخات فشاری ئابووریە چێتە سەر جیهان هەموو فشارێنە سەر ئەمریکا شەڕەکە بڕابگرێ بەڵام ئەکرێ حساباتی ئێران هەڵە بێ و بە پێم مەزەنەی من ئێران لەم کردارە تا ئەم ساتە زەرری لێکردو نەقازانج بەڵام ئەگەر شەڕەکە درێژ بخایەنێ ئەکرێ هاوکێشەکان بگۆڕێن باش ئێستا پرسیارەکە ئەگە ئەمە بێتن ئایا ئیران دەگەڕێتەوە پێش ئەم جەنگەی ئێستا ئەگەر بگەڕێتەوە ئایا ئیرانێکی بەهێزتر دەبێت یان لاوااستر یانیش لە ناوچوونی ڕژێم لە باشترین حاڵەتە ئێران ناتوانێت بگەڕێتەوە پێش دۆخی شەڕەکە ئەگەر بشگەڕێتەوە ماوەیەکی زۆری پێچێت چونکە بەو زەرەرانی کە بە وڵاتانی گەیاندووە بە ئابووری جیهانی گەیاندووە ئێستا ئەو نەیاری بۆ خۆی زیاد کردووە لەبەرەوە دروستکردنەوەی بەرنامەی موشک بەرنامەی ئەتۆمی بەرنامەی ئەو درۆنانە بە ئاسانی بۆی دروست نابێتەوە لەلایەنی داراییەوە لەلایەنی کاتەوە لەلایەنی کۆمەکەوە لە باشترین حاڵەتە ساڵانێکی زۆریەوێ بەڵام ئێشتا ئێران مەترسی ڕوخانی زیاترە وەک لە مەترسی ئەوەی کە بگەڕێتەوە بارودۆخی پێشەڕ باشە ئێستا زۆر شروڤە هەن دەڵێن ئامانجی ئەمریکا و لە سەروی ئەمریکا هەدەفی ئیسرائیل لەم جەنگەی لە دژی ئیران ئەوەیە کە ئەم ڕژێمە لە ناو بەرێتن ئایا ئەم شەڕە لەبوو لە ناوبردننی ڕژێمی ئیرانە؟ جیاوازیەکێ لە نێوان ڕاگەیاندن و لە نێوان کردارە لە ڕووی یاساییەوە سەرۆکی ئەمریکان ناتوانێت بڵێ جەنگم ڕاگەیانوە و بۆ لابردننی ڕژێمەکەیە بەڵام بە کردارەکان ئەڵێن ئەم کردارانە ڕژێمەکەی تا ئاستێک گۆڕیوە بەوەی کە سەرکردەی ئەو ڕژێمە کە ڕێبەری ئێران جانیتیا لە دەستداوە و ئێستاس کۆمەڵێک سەرکردەی و توانای ئەم ئێران لە دەست چووە لەبەرەوە بە نەتیجە ئێستا هیوایان وایە توانەکانی لە دەست من چاکەکەی داماڵن کردداری کۆتایی لەلایەن میلەتی ئێرانەوە بێ میلەتی ئێران ڕاپەڕێ ئەم فرسەتە بقۆزێتەوە ئەمەش هاندانی ئەمریکایە و هاندانی ئیسرائیلە بۆ میلەتی ئێران بەڵام گەرنتی نییە کە ئەم ئەنجامە بێتە دی چونکە ئەم ڕژێمەی ئێران 47 ساڵە ڕێگی داکوتاوە هەر ئاوا بە ئاسانی هەڵناتەکێت داماڵینی چەکەکانی مەرج نییە بێتە کۆتایی ڕژێمەکە کرێ بێتە لاوازبوونی مەرج نییە بێتە لاوازی ئەگەر شۆڕشێکی بەڕای تو تا ئێستاش لەگەڵ بە ئیران لاواز نەبووە دوای لە دەستدانی ئەوەندە سەرکردە بنکە ئەتۆمی ئەوەندەش ینی هێشتا لاواز نەبووە لاواز بۆ بای ئەوەی کە
مەترسیەکانی بۆ سەر دەروی ئەمریکا بۆ سەر دەروی ئێران سنووردارتر بێ بەڵام بایی ئەوە لاواز نەبوو کە بڕوخێ ئێشتا نیشانی ئەومان نەبینیوە کە لە ناوخۆیە بڕوخێ و بەبێ کردداری ناوخۆیی بە تەنیا بە فشاری دەرەوە ئەو ڕژێمە ناڕوخێ. باشە کوشتنە ڕێبەرێ باڵای ئیرانی علی خامنەیی چ تەسیرێک کاریگەریەک لەسەر برینداربوونا جەرگی ئیرانی هەیە بۆ ئەوەی وەکو بڵێن لاست چاپتر بۆ ئەوەی ماوە ئەوەی هەیتی لە دژی ڕکابەر و نەیارەکانی خۆی بەکاربێنێ؟ دوو لایەنی هەیە ئەم بابەتە. یەکەم بێگومان لە دەزانی ڕەمزی وڵاتەکە و ڕەمزی ئێستای شۆڕشەکە و بەرهەڵەسترکردنی ئەمریکا لەلایەنی معنەویەوە بڵین ئەکرێت هەنێک لاوازی بێنێت بۆ سیستەمەکە. دوو بڕیاردان کە لە شخصی ئەوە کۆب بووە ئێستا یەک کەس بڕیاردەر نییە، یەک کەسی باڵات چەند کەسێک بڕیاردەرن کە ئەم سێ کەسێ نوێنەرایەتی بیربۆچوونی جیاوازەکەن خێرایی گەیشتنە بڕیار لاواز بووە. بەڵام ئێران لایەنەکەی تریەوەی ئێران سلمانی کە وەکو عێراق نییە، وەکو لیبیانی، وەکو وڵاتانە نیە کە تەنها بەلابردننی سەرکردەکەی سیستمەکەی هەرەسە هێنێ پیشانیە کە دامەزراوەیی پتەوە و قوڵە، بەڵام ئەمە ناکاتەوەی دامەزراوی قوڵە ناکرێت لە ناو بچێ. ڕۆژانی داهاتوو وەڵامی ئەم پرسیارەمانەیەاتەوە. باشە کاک سەرهەنگ، وڵاتانی ناوچەکە تا چەند بەرگەی ئەم شەڕە دەگرن؟ خۆت دەبینی ینی فروخانەیە ڕاوەستاوە ئەوە نەفتە غازە لە چەندین وڵات ڕاوەستاوە، یەکێک لە وڵاتانە مەسەلەن ئەوە دەبینی قەتەر مەسلەی غازەکە. تا چەند ئەو وڵاتانی ئەم ناوچە بەرگەی بەردەوامی ئەم شەڕە دەگرن؟ دەکرێت ئەم شەڕە ئەوها بمێنێ و ئەوە درێژخایەن بێ و ئەم وڵاتانش ئەوە ڕاوەستن بەبێ ئەوەی بێنە ناوێ؟ بێگومان ئەو وڵاتانە بەرگەی زۆر ناگرن لەبەرەوەی کە ئابوووریان و پێویستی بژێوی ژیانیان زۆر پشتی بەستووە بە فڕۆکەوانی هەبێت و کەندا و ئەو پاپۆڕانی کە هەیە لەوێ و کەشتیانە خواردن بێنن، خواردن بەرن، پێداویستی تری ژیان دابین بکەن، ئابوووریەکان لەسەری بنەمای ئەوەی هەیە دەبەرەوە زۆر ناتوانن. بەڵام ئەم مەترسیەی کە ئێرانیش هەیەی کە ئاوا ژیانی وەستانون ئەگەر ئەمریکا ناچار ئەبێت کە زیاتر فشار بکات، ئەوانیش بێگومان زیاتر ناچارە بنبێنە شەڕەکەەوە. بەڵام هاتنە ناوی شەڕەکەەوە کرێک کۆمەکی ئەمریکا بکەن بە هەنێک توانای ڕادار و زەمینی، بەڵام هەر حەسمی مەسەلەکە لە دەست ئەمریکایە و لە دەست ئیسرائیلایە، چونکە باڵادەستی تەکنۆلۆژی سەربازی لەلایەن ئەوانەوەیە و قەناعەتیان وایە کە وردە وردە ئەو توانایی ئێران کەمە بێتەوە بە زیادبوونی لێدانەکانی لە ڕۆژانی داهاتووە. باشە کاک سەرهەنگ، مەسەلا هەرێمی کوردستان لۆ باجی ئەم شەڕە بدە. دەبینی ینی ئەمە سێ ڕۆژە بە بەردەوامی درۆنە و موشەکە لە هەولێری پایتەخت دەدرێ. یعنی خۆم ئەم بەیانە لە بەردەنگی موشک هەستاوم لە خەو. ماڵێک نییە ینی ترسی تێدا نەبێ، خۆفی تێدا نەبێ. هەرێمی کوردستان نەدەستی تەیە و نەتێتی و نەژێتی. بۆ هەرێمی کوردستان ببێتە قوربانی ئەم شەڕە. بێگومان جێ دڵگرانیە کە ئەو لایەنانەی کە لایەنگرنین و تەرەفنین لەم شەڕەیە کە ئاوا تووشی زەرەر بوون، چ میلەتی کوردستان بێت، چ میلەتی عێراق وڵاتانی ناوچەکە بێ. بەڵامیتر بەداخەوەمە واقعەکەیە کە ئێستا زلهێزی تر کە دەستشکانەوە لەگەڵ یەکتریەکەن، شەڕ لەگەڵ یەکتریەکەن، خەڵکی بێتاوان تایە ئەبنە قوربانی. بە هیوام ئەوەی کە ئەم شەڕە زۆر درێژ نەخایەنی و ئەو زەرەرانی بەر هەرێمی کوردستان و باقی ناوچەکانی کە کردووە لەوە زیاتر تەشنە نەکات. ئێستا مەسەلەن ئەمڕۆکە وەزیری جەنگی ئەمریکا لە وەڵامی پرسیارێکی بەرپرسی نووسینگەی کوردستان 24 لە واشنگتن دەڵێ کە ئێمە شان بە شانی هەرێمی کوردستانین و سپاسی شیانەکانی هەرێمی کوردستان دەکەین. لەم ئانووساتەدا و لە بەردەوامی ئەم جەنگەدا وەزیری جەنگی ئەمریکا ئەم قسەیە لەسەر هەرێمی کوردستان بکە و بڵێت ئێمە لە پەیوەندی بەردەوامدانی چ معنا و شروڤەیەکی سیاسی و سەربازی هەیە؟ بێگومان ئەمریکا بە بایەخەوە ئەڕوانێتە هاوپەیمانیەکانی و ئەمە وەزیری بڵین بەرگری ئەمریکایە، وەزیری شەڕی ئەمریکا کە ئێستا ناوەکەی هاتووە بۆ سەرۆکی ئەمریکاش هەمووی پشتیوانی خۆیان بۆ هاوپەیمانەکانیان لە ناوچەکە دەربڕیوە
و توانە سەربازیەکانیشیان خستۆتە گەڕ بۆ پاراستنی ئەو هاوپەیمانانە بەڵام پێم وایە لەوانەیە زۆر حسابی ئەویان نەکردبێ کە ئەم شەڕە ئەکرێ ئێران ئەوەنە فراوانیکە لە بەرەوی کە ئێستاەوە ئێران بە چەندین لایە هێرشەکات تواناسازی هەیە بۆ ڕادەیەک لە بەرگری بەڵام پیشانیان کە بۆشاییش هەیە لە سیستمی بەرگری ئەمریکا و توانای ئەمریکا و هاوپەیمانەکانیە ئێران وڵاتێکی بێئیمکانیت نییە بەڵام چەندێک ئەتوانێت پشتیوانی بکات ئەبێست ئەمریکا گەیشتە و قەنەعەتی کە بێ توانای سەربازی زیاتر بنێرێ یەکێک لە مؤتەمەرە سەحەفی کە وەزیری بەرگری و سوپا سالاری هێزی ئەمریکا بڵێن بڵاویان کردەوە کە هێزی تر ئەنێرنەوەتە بەریتانیا و فەڕەنسا وڵاتی کە وردە ئەبێ بێنە سەرخەت چونکە توانای بەرگری ئێران لەوە زیاتر بوو تەسەورەکەم کە چاوەڕوانیان نەکرد تەسەوری لەوانەیە ئەمریکا تەسەوری کردوێت لە ژێر فشارە ئەو ئێران زووتر هەرسە هێنێ بەڵام هەرسی نهێنا و کاتی زیاتر پێویستە لە شەڕە ئەم شتانە ڕوایە کە مەزەندەیەکی کەمتر بۆ بەرامبەرەکە دەکەیت و ئەمریکا تا ئێستا توانای ئەوەی هەیە کە بەرەنگاری بێتەوە هەرێمی کوردستانیش بێگومان ئەبێ یارمەتی زیاتری بن بۆ خۆپارێزی باش گەلێک سپاسیەتت کەم کاک سەرهەنگ حەمە سەعید ڕێڤەبەرێ بەرێ بەرنامەیە ڕۆژهەڵەتە ناوین لە پەیمانگەها ئەمریکی بۆ ئاشتیە لە ڤێرجینیا زۆر سپاس دەکەم بەخێر بێ